ئیتر چۆن شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ شۆڕشی چەکداری دژی ئەو تاغوتانە بە خەیاڵاتی هەندێک کەس ناوزە دەکە چۆن پێڕەوایە بەبێ ئامادەکردنی هێز و بەکارهێنانی چەک ئەو تاغوتە مرتدانە هەر بە پەروەردەکردنەکەمان ئەتوانین لایەن ببین کە قاضی عیاض و ابن حەجەر ئیجماعی ئومەتەکەیان لەسەر فەرزێتی لادانی حاکمی کافر نەقل کردو باشە ئێمە لەو لاوە بکەوینە ژێر ئەوە کە ئیجماعی ئومەتەکە لەسەر ئەوەیە کە ئەبێ ئەم کافرە مرتدانە لا بدەین ئەلبانیشە فەرمێ بە پەروەردەکردن لایەنەبین باشەوە ئەو هەموو خەڵکەمان بوو بە مەدخەلی هەموو یەکێتەوە بەردەسی مەلابەختیار و کەریم سنجاری و تاغوتانێکی تر هەموو ئەوەی تەحەکومەکە لە ئیش و کاریانان لە مزگەوتەکانە ئەو قافی ئەم مرتدانێ هەمووی ئەتو ئەوەی کە ئەتوانێت تەحجیمیان کە و ئیجازەشیان لێ بسەنێتە وەزارەتی داخلی ئەو مرتدانێ کە ئەتوانێت زیندانیشیان بکەن هەمووی دەسەڵاتە داپڵۆسینەکانی دژە تیرۆر و ئاسایش و ئەوانی تر چۆنەکرێ ئەمانە ڕاوەستاندنی ئەم تۆغیانە چۆنەکرێ بە پەروەردەکرد